سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پرت پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە ڕەوشی ڕۆژنامەنووسی دەکەین لە هەرێمی کوردستان. لە میوانەکانم دەپرسم ئایا ساڵی 2016 چ جۆرە ساڵێک بوو بۆ ڕۆژنامەنووسان؟ ساڵی بڕینی بربەستەکان بوو یاخود ڕوبەڕووبوونەوەی گرفتاری؟ لە ساڵی 2016دا کۆمەڵێک ڕووداوی گەورە ڕوویاندا تا چەند میدیای کوردی توانیت ڕووماڵێکی باشی بکات. پێشبینی دەکرێت ساڵی 2017 بۆ ڕۆژنامەنووسان ساڵی ئارامی و داهێنان و بەرەو پێشچوون بێت یاخود ساڵی گرفت و بربەستی زۆرتر؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکان. ساڵی 2016 و جگەل لە گیرۆگرفتی بەردەم ڕۆژنامەنووسان لە ڕووی سیاسی و لە ڕووی یاساییەوە گیرۆگرفتی گەورەتریش دروست بوویش لە ڕووی ئابوووریوانێک کە تا ڕادێک دەتوانم بڵێم بەشێکی زۆر لە میدیاکان تووشی ئەزمی گەورە بوون بە میدیا حیزبیەکانیشەوە و هەندێک لە میدیاکان هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن هەروەستێنران بە تەواوەتی پێکیان کەوت و حکومەت هیچ بەرنامەیەکی نەبوو بۆەوەی کە ئەم بەشە گرنگە لە وەکو پرۆژەی خزمەتگوزاری وەکو پرۆژێکی گرنگی نێو کۆمەلگا چاوی لەسەر بێت بە پێچەوانەوە حکومەت ئەو بەشێک لەو داخ و لەو نیگەرانیانی کە لە بەرامبەر میدیای هەبوو ئەو کردێ بەهانەیەک بۆی کە چاوی لێ بپۆشێ لە کەم و کورتەکان و میدیا تووشی ئەزمێکی گەورەتر بێت لەوەی ساڵانی ڕابردووتر. بە هەمان شێوە وەکو ساڵەکانی تر بوو هیچ معالەجەی هیچ قەزەیەک نەکرابوو و کاتێکە دەستدرێژکارێک بۆ سەر میدیایەکە بە پێچوانەی یاسا بە پێیەوەی کە ئێمە لە یاسا هاتووە دەستدرێژیکردن سەر ڕۆژنامەنووس وەکووا دەستدرێژیکردن سەر فەرمانبەرێک کاتێکە لێ پێچنەوە لەگەڵ ئەو کەسانە ناکرێت بە پێچوانەوە هانیژە درێن دیارە ڕێژەی دەستدرێژیکردن و کوشتن و ئەنا وەکو بینیتان چەند حاڵەتێکمان هەبووە کە بەداخەوە یا سیناریوی خراپ بۆ داڕێژراوە بۆ قوربانیەکە یاخود بەلا ڕێدا براوە لە ڕووی یاساییەوە پشتگیری ڕۆژنامەنووسان نەکراوە بۆیە حاڵەتەکان بەردەوامە حاڵەتی دەستدرێژی حاڵەتی پەلامباردان تەنانەت حاڵەتی کوشتنیشمان هەبوو. ئەگەر ئێمە چاوێکی بە پەلە بخشێنین بە ساڵی پاراوە بە بەراورد بە ساڵەکانی تر هەز ناکەی لە ڕووی جیاوازی بۆ پێشێلکردنی مافەکانی ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان جیاوازی ئەو توی هەبوو بێ لەگەڵ ساڵانی پێشوە ئەمە بۆ مانایە کە بارودۆخێکی باش بوون نەخێر وەکو ساڵانی پێشووتر بارودۆخێکی خراپ بووە. ئەوەی کە ساڵی پار جای کردەوە لە ساڵانی پێشوو بۆ خۆی نەمانی پەرلەمان و ئیفلیچکردنی پەرلەمان و ئەو بارگژیانە بوو کە دروست بوو لە دوای دەرکردنی پەرلەمانوانەوە. لە وڵاتێکا کە تۆ پەرلەمانت نەبێ لە وڵاتێکا کە تۆ پەرلەمانە پەچی خراپێ حکوومەتێکی فلیجت هەبێ بارودۆخێکی ئابووری خراپتە بێ بەدڵنیا وەز ئێلامەکەشی باش نییە. بە تایبەتی ئێوە خۆتان زانن کە ئێمەمانە لە ئەلامێکی شەکەین ماوەی زۆرە ئەلامێکی سەربەخۆیە ئەو ئەلامە بەدڵنیا پەیوەندیکی ڕاستەوخۆی بە خەڵکەوە هەیە کە خەڵک باری خراپبوو باری ئەلامەکەش خراپە بێ کە خەڵک دیموکراسیەت بۆ خەڵک بۆ گروپە سیاسیەکان بۆ گروپی کۆمەلگای مەدەنی خراپبوو بەدڵنیاوێ بۆ ڕۆژنامەنووسانیش خراپە بێ باری ئابووری خەڵک خراپبوو بەدڵنیا بۆ ئەم جۆرە میدیانی ئێمەمانانیش خراپە بێ بۆیە ساڵی پار ساڵێک بوو ئەتوانی بڵین بە شێوەی لە شێوەکان بە ئیمتیاز خراپ بوو خراپ بوو هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئازادیەکان ئێوە بێنەوە پێشاوی خۆتانی من لە ساڵی پارە چەند ڕۆژنامەنووسێکمان لێ شەهید کرا هەم ڕۆژنامەنووس لە شەڕی داعش شەهید کراوە هەم ڕۆژنامەنووس لە ناوچەکانی دووهۆک و ئەو ناوچانە شەهید کران ئەمە جگەلەوەی کە هێشتا تا ئێستا دۆسیەکانی تری ڕۆژنامەنووسانی شەهید کراوە یا دۆسیەکانی تری ڕۆژنامەنووسانی دەستێژیان کراوەتە سەر تا ئێستا هەمووی لە محکەمەکان تۆزی لێنیشتووە بۆیە ئەتوانم بڵێم ساڵی پار بە ئیمتیاز بارودۆخێکی خراپ بوو لە هەمووشی خراپتر ئەو بوو کە جارێک کە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە کەوتەوە ڕیزبەندکردنی میدیاکان چۆن ئەمە بۆ مانایی کە دەسەڵاتی سیاسی هات میدیاکانی کرد بە دوو بەشەوانێ بەشیان لە ناوچەی سلێمانی و دەوروبەرینی و بەشیان لە ناوچەی هەولێر و دووەکەن ئێوە بیرتان دێ لەگەڵ پەخستنی پەرلەمانە میدیاکانیش هەنیشان دەرکران لێرە دوایی هەنیشان گەڕێنرایەوانەوە ئێستش قۆڕخکاری هەیە لەو مەجالە ئەمە جگەلەوەی بە شێوەیەکی گشتیش هەردوو هێزی دەسەڵاتداری پارتی وێچێتی ئەوەی کە ئیشەکەن بۆ میدیاکانی خۆیانەوەی زانیاریە دەن بە میدیاکانی خۆیان نایەن بە کەسێکی خاڵێکتر کە هەستەکەم پێویستە ئاماژەی پێ بدرێ من ئێستا هەستەکەم لەم دوو ساڵی بەتایبەتی لەوەی قەیرانی ئابووری هەیە ئەم دوو هێزە سیاسیە فێربوون زیاتر میدیای سێبەر تۆخەکەنەوە کۆمەکی مالی میدیای سێبەرەکەن
تۆ دیقەت بە ینی دوورمەڕەوە ئێستێمە لە بارودۆخی کاژینیەکی تینشمان یەک دیە ڕۆژنامەنووسی مخەزڕەم و ڕۆژنامەنووسی باشیەکە لە ساڵانی 90ەکان و هەنێکی پێشتریشە لەگەڵ یابوون هەستێکی بە چەند مانگ موچەوە ناگرن بەڵام لەوانەیە میدیاکی سێبەری دروست کردووە بە شوێنەی هەموو مانگە پارەی خۆیاتێ یان میدیای مەسئولینی حزب دروست بووە کە پارەی خۆیان وەرگن هاوشەوەش پارتی وایە ئێمە بێنە پێشای خۆمان ێساگەر سری میدیاکانی ناوچەکانی پارتی بکە ڕوودا و کوردستان 24 لە پێش میدیاکانی ترەوەن لە ناوچەکانی پارتیە لە کاتەکان میدیاکانی خۆیان هاتۆتە دواوەکو کوردستان تیڤ و هەموو میدیانی تر هاتوونەتە دوانێ ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە دەسەڵاتی کوردی بە شێوە لە شێوەکان بە هەمان عقڵەتی پێشوو مامەڵاکە کەوش عقڵێتێکە ئێوە پەیوەندیەکی نیهێنی لەگەڵ جۆرێ لە میدیا دروست بکات و دەستی بۆ میدیایەوەی بیژێنێ کە من بە قەناعەتی منە ئەم شێوەیە نە خزمەتی ئازادیەکانە خزمەتی گەشەکردنی ڕۆژنامەنووسیەکانە خزمەتی دیموکراسیەتەکە لە کوردستان لە ڕاستەیە کاری ڕۆژنامەنووسی و هەموو کارێکی تەنانەت کاری سیاسیش کۆمەڵاتیش لە وڵاتێکە ئیجابیاتی سلبیاتی هەیە بە سەوری من ساڵی 2016 شەژمانگی یەکەمی باش بوو کە باشەکەی بۆ دەلیلە بوو کە خۆشبەختانە هیچ حاڵەتێکی تیرۆرکردن نەبوو بەڵام لە شەژمانگی دووەمە دوو حاڵەتی شەیدبوونی ڕۆژنامەنووسانمان هەبوو یەکیان ڕۆژنامەنووسێک بوو لەدەوە کە تیرۆر کراوە یەکتریشیان لە بەرەکانی شەڕ بوو بۆیە بە تەسەووری من ئەمە کارێکی زۆر خراپ بوو ئێمە شایدیەوەین کە هەموو ساڵە لە راپۆرتەکانی ئێمە لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان حاڵەتێکی تیرۆریا دوو حاڵەتەیەوە تا ئێستا نزیکەی 89 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان تیرۆر کراون ئەمەم حاڵەتە ناوترێ باش جگەلەوەی پێشێکاریەکانی شەژمانگی دووهەمی 2016 زۆرتر بوون لە شەژمانگی یەکەم ئەوش ئاماژەیە بووی کە هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان دامون دەستگا ئەمنیەکان و بە تایبەتی وەزارەتی ناوخۆ هیچ گرنگی نادا بۆ پێشێلکاریانە داداچوون بۆ پێشێلکاریەکان زۆربەی لەسەر دەستیەوان ئەنجام درراوە و ئامارەکانی ئەم شەژمانگەی ئەخیر پێوتین کە بەشێکی زۆری پێشێلکاریەکان بەرامبەر بە دوسێ کەناڵی تایبەتمەند بۆ یەکیان کەناڵی NRT-یانێنێتە کورسات تیڤ بوو ئەو ئامارەکان ئەویان پێوتین ئەوەش هۆکاریە و ململانەی سیاسی و تێکچوونی بارودۆخی سیاسی دارەی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکانە ململانەی زۆرتر کرد وای کرد کە بۆ نمونە بە تایبەتی لە دەڤەرەکانی پارتی دیموکراتی کوردستان و دەڤەری سەرد پێشێلکاریەکان زۆرتر بوون یعنی ئەو سێ کەناڵە زۆرتری پێشێلکاریان بەرامبەر بە دەستگا ئەمنیەکان لایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەرامبەر کراوە ئەو کارەکەشی بە تەسەووری منەوەیە کە یەکەم کاری ڕۆژنامەنووسی بە کارێکی حرفەی و پیشەیی نەناسراوە ئەمە زۆر خەتەرە دووهەم ئەوەیە کە دام و دەستگا ئەمنیەکان و بە تایبەتی وەزارەتی ناوخۆ وەزیری ناوخۆ گرنگی نادا بەم کەیسانە ئێمە هەموو جار راپۆرتەکانی بۆ نێرین بەڵام ئەو گرنگی پێنادا و بدۆداچوونی بۆ ناکەوە تا ئێستا زیاتر لە 1200 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە لە ڕابردوو بەڵام یەک کەسیش لەسەر ئەم پێشێلکاریانە سزانەدراوە تەنانەت پۆلیسێک ئاسایشێک دەستگایەک کەسێکی دەستگایەکی ئەمنی 5,000 دینار لە موچەکەشی نەبڕدراوە بەڵام ئێمە وتم نزیکەی 9 ڕۆژنامە تیرۆر کراوە 1200 پێشێلکاری کراوە و کێشە و گرفتی زۆر بۆ ڕۆژنامەنووسان دروست کراوە و بۆ نمونە لە مای ڕابردوودا هەندێک کەناڵ ڕێگان نەداوە ڕووماڵ بکەن لە منتقەی بادینان لە شەڕەکانی داعش یا با بڵێم هەندێک نووسینگەکانیان چۆڵ کراوە باڵێن فشاری زۆریان خراوە سەر پەیامنێرەکانیان گیراون ئەوانە هەمووی هۆکارن ئەو بۆمانایە نییە لە ژێدەسەڵاتی یەکێتی نیشتمانیی ڕووی نەداوە لە ڕابردوودا ئێمە شەید کاوە لە گۆرمیان تیرۆر کراوە و ئێستا حاڵەتەکە بەرەو ئەوەی کە ئێمە لە ڕابردوو بینمانەوەی کە بەرەو خراپتر ڕۆشتووە و خەریکە ئەو نەخشانەی کە ئێمە بڵاومان کردێتەوە یا بینیمانە ئەو ناوچانەی کەم زۆنی مەترسیدارن بۆ ڕۆژنامەنووسان لە جیهانە وەکو سۆماڵ و ئەفغانستان و ئەلجەزایر و عێراق و سووریا و مەکسیک خەریکە هەرێمی کوردستان ئەو زۆنەوە پێشتر لە زۆنی قاوەیی بوو بەڵام تەسەورەکە مەگەرابەردام چێتە زۆنی ڕەشەوە ئەو زۆنی ڕەشەمانەوەیە کە ئەو منتقەیە بۆ ڕۆژنامەنووسان ئارام نییە یعنی ئەو ستانداردی نێودەوڵەتی مراسلینی بەلا حدود و IFJ و ڕێکخراوی پەیامنێرانی بێسون و چی ئەوەیە بۆیە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێم وانە ساڵی 2017 ساڵێکی باشە بێ ساڵێکی بۆ چونکە وەکوتم وەزارەتی ناوخۆ ناتوانێت بەدوێدا چون بۆ کەیسانی ڕابردوو بکە و هەندێک جار کەیسەکانیش بەلا ڕێدا بێت. بارودۆخی ڕۆژنامەنووسان لە ساڵی 2016 بارودۆخێکی باش نەبووە بەردەوام لە هەرێمی کوردستان بارودۆخی ژیانی ڕۆژنامەنووسان لە کاتی جێبەجێکردنی هەستان بە جێبەجێکردنی ئەرکەکانیان بارودۆخی ڕۆژنامەنووسان خراپە لەبەرەوەی میدیاکان پێشێلکاریان بەرامەکە ڕۆژنامەنووسان بەگشتی لەلایەنی دەسەڵاتدارەوە ئیتر لەو شوێنەی کە ڕووماڵی کارێکی کاتکارێکی ڕۆژنامەنووسی دەکات
یان زۆر جا هەڵدەسێ بە سازکردنی هەواڵێک ڕپۆرتاجێک هەر شتێک کە بوارێکی ڕۆژنامەنووسیەکێکە لە ژانرەکانی کاری ڕۆژنامەنووسی لە هەموو حاڵەتانەیە زۆرینەی جا پێشلکاری بەرامبەریان دەکریان حاڵەت هەیە حاڵەتێکی زۆر ئاساییە ینی جاری وایە بۆ نمونە کەوتنەوەی ئاگرانی شتێکی ئاسایی لە ناو بازاڕەکە لە هەموو وڵاتەکان پشتانە کارەساتێکی سروشتی دروستە بێ کەچی بە پێچوانە لەو حاڵەتانەشە ڕۆژنامەنووس وەک دوژمن سیرەکرێ وەک نەیار سیرەکرێەوە یەکێکە لە ئەو مەترسیانەیە کە لەسەر ژیانی ڕۆژنامەنووسیانی دەسەڵات کاتێک ڕۆژنامەنووس ئەبینێ وەکو ئینسانێکی خەمخۆری نیشتیمان و ئینسانێکی دڵسۆ سەری ناکە هەمیشە بە چاوی گومان سێرێکە وەکو نەیار وەکو جاسوس نازانم وەک شتێکی ئاوا سێ وەکو مۆتەکە ڕۆژنامەنووسێتە بەردەمی ئەبینێ ئەمەش ئەو هۆکاری ئەوەیە کە ڕۆژنامەنووسان هەمیشە هەوڵە دەن گەندەڵەکان بخەنە ڕوو ئازادی بۆ خەڵکی فراهەمکەن پێ لەسەر حەقیقەتەکان داگرن ئەمانەوە ئاکات دەسەڵاتداران بەرپرسەکان ڕۆژنامەنووسانیان خۆش نەوێت لایەن خۆشەویست نەبن ئەمەش بۆ ئەو هۆکارە دەگەڕێتەوە کە هەرێمی کوردستانی یاسا تیا سەروەرنی ینی بەرپرسەکان لە هەر شوێنێک بوو دەسەڵاتی زۆری هەیە دەسەڵاتێکی لە سەتاسەتی هەیە جێبەجێ دەکات یەکەمین کەسی لە حاڵەتێکە بەرپرسەکان دەسەڵاتیان هەیە پێشێلکاریان بەرامەکرێ یەکەمین کەس ئەتوانە بڵم ڕۆژنامەنووسانن چونکە احتیکاک لە نێوانانە هەیە بەریەکەوتن هەیە لە نێوانانە ساڵی 2016 لێدانی ڕۆژنامەنووسان هەبوو کوشتنی ڕۆژنامەنووسان هەبوو زیندانی هەبوو پێشەلکاری بەرامبەر دەستگا میدیاکان هەبوو ئەمە هەواڵەکانی ڕۆژانە کە ئێمە لە میدیاکان و بینیمانە چ لە تەلەڤیزیۆنەکان بێ چ لە سایتەکان بێ لە تۆڕ کۆمەڵایەتەکان بێ و راپۆرتی سندیکا و ئەو ڕێکخراوانەیە کە کار لەسەر ژیان و کاری ڕۆژنامەنووسی و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان دەکەن هەموو ئەوانە پێمان ئەڵێن پێشێلکاری زۆر بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە ئامارەکان پێمان ئەڵێن ئەمە قسەی ئێمە نییە قسەی من و تۆ نیە قسەی ئامارەکانە زانیاریەکانی خۆیانە کۆکراوەتەوە خۆیان بەباسم سەرجەم ڕۆژنامەنووسانە هەم ئەو زانیاریانە کۆکراوەتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە کاتێک دەخرێتە ڕوانی ئینسان هەست بە جۆرێک لە بێئومێدیەکە عنی هەست بە شەرمەزاریەکە کرێت لە وڵاتێکە ڕۆژنامەنووس بۆ شێوازە ژیانی وەکو چۆن ژیانی مادیان خراپە ژیانی گوزەرانی ژیانە خراپە تەنانەت ژیانی ئازادیشان خراپە تەنانەت بارودۆخی ژیانیشان لە مەترسیایە ینی زۆر جارەکەەوە نەشە فشاری ماڵ و کەسوکاریشانە وەڵە کاکە ئێوە ئەگیرێن ئێوە ئەکوژرێن چونکە یاسایەک نییە پشگیران لەکە ئێمە یاسایەکمان هەیە ینی یاسایکی پەرلەمانمان هەیە یاسای ژمارە 35 وازام یاسای کاری ڕۆژنامەنووسی کەچی سێرەکەی کاتێک ڕۆژنامەنووسێک لەلایەنی بەرپرسێکەوە سکاڵای لەسەر تۆمار دەکرێت ئەچن دادگاکان مادەیەکی کە بە یاسایشی دیکە دادگای ئەەکەن بە یاسای کاری ڕۆژنامەنووسی مامەڵی لەگەڵ ناکەن چونکە یاسایەتە حەدێک کۆمەڵک ئازادی تایە بۆی لەو لاوە دێنەوە لە شوێنێکیکەوە هەر بە ناوی یاساوە فشارەخانە سەر ژیانی ڕۆژنامەنووسان و گۆشەگیریان کاتێک کە شەڕی داعش دەستی پێ کرد ئەو میدیانەی کە سربەخۆ بوون زیاتر هێزی پێشمەگان وەکو هێزی پێشمەکەی کوردستان دەناسان بەڵام میدیاکانی تر کە میدیای حیزبی بوون وەکو هێزی ئەشخاص و وەکو هێزی حیزبی پێناسیانەکردن و ئێمە هەموو قوربانەکانمان وەکو شەید لە قەڵەمداوە وەکو شەید مامەڵەمان لەگەڵ هەواڵەکاندا دەکرد هەندێک لە میدیاکان وایان نەکرد ئەمە جگە لەوەی کە لە کاتی ڕووماڵکردنی ئەو ڕووداوانە پێم وابێ میدیا ئەو میدیایی کە شکۆی هەیە ئەو میدیایی کە تۆزی ئەتیباری هەیە مەوزونتر لە میدیاکانی تر مامەڵی کرد و تا ڕادێک ئەمە احترافی سەرۆکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ژوو بەرامبەر بە میدیا بەڵام سەربارەوەش شانسی زیاتر بە پێدانی چوونە بەرەکانی شەڕ شانسی ئەوەی کە هەواڵەکان زیاتر دەست ئەوام کردێ و قۆڕەخکاری لە بواری میدیا و لە کۆنگرە و لە مؤتەمەرە ڕۆژنامەنووسەکانە زیاتر بۆ ئەو لایەنە نەکرا کە لایەنی حیزبین و لە زیاتر لایەنی حیزبی لە حیزبیش ئەو حیزبانی کە دەسەڵاتدار و دەستڕۆیشتون ئێمە بەداخەوە ینی ئێمە پسپۆڕی باشمان نییە لەو مەجاالە هەرچەنە من بۆ خۆم تا ڕادێک لی ڕازی بووم بۆیە هەندێک هەڵەوکەم و کورتی بەسەر میدیاکارەکانە تێپەڕی وەکو دەستنیشانکردنی یاخود بڵاوکردنی هەندێک هەواڵ کە بۆ قازانجی لایەنی بەرامبەر و نەیار و هەندێک جار دزەپێکردنی هەندێک هەواڵ کە لە پێویست نەبوو یعنی ڕاستە ئەمە سەبقێکی تایە بەڵام ڕەنگە بەهۆی ئەم سەبقوانێتەوە
زەرێکی گەورە بی لە وڵاتەکە یا لە نیشتیمانەکە یا لە هێزی پێشمەرگە هەندێک جارم حاڵەتانە بووە کە بەداخەوە بەتابەتی ئەو پەخشانەی کە پەخشی ڕاستەوخۆ بوون ڕەنگە یانیوەکو باسکراوە ئەبیستین هەندێک جار دوژمن لانی بەرامبەر توانیان ئیسفادە لەوانە بکەن کە وردە ئێستا میدیاکارەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کەمتان زۆرێک فێری فەنی یاخۆ کارکردنی ڕۆژنامەنووسی جەنگی شێوازی و کارکردنەکەی تایبەتمەندێکی خۆی هەیە ئێستا وردەوەدا خەریکە دەسوپەنجە نەرمەکان و شارەزای لەو بارەشە پەیدا تۆ ئەگە تەماشایکی خێرای میدیاکانی ئێمە بکەی ئێمە ئەو میدیانەی کە زیاتر میدیای باڵا دەستن بۆ زیاتر میدیان لە بڵین میدیای ئاسمانین گردوونین ئەو میدیانە زیاتر میدیانن کە میدیای حیزبن جێگەی داخە ئەو میدیانەش بۆ خۆیان ڕێی پێشوەختیان هەیە لەسەر زۆر ڕوودا و یعنی دوورمەڕۆ ئێمە میدیامان هەیە ڕێی پێشوەختی هەیە لەسەر بەغا ڕێی پێشوەختی هەیە لەسەر تورکیا ڕێی پێشوەختی هەیە لەسەر هێزە سیاسیەکان لەبەرەوە هەر ڕووداوێکیش ببێن ناتوان ڕووپێکی بابەتیانەی بکەن بۆ نمونە ئێمە میدیامان هەیە لە هەرێمە ئەوەنەی وێنە و ئیمەیجەکانی تورکیامان بۆ جۆزێتەوانێ ئەوەنە هی بەرپرسانی کوردیش ناجۆزێتەوە نەک کۆمەلگای کوردی لەبەرەوە ئێمە بە بەردەوامی هەستمان کردووە کە ئەو میدیانەی ئێمە میدیایەکن ئەگە چەند میدیاکمانە بێت لەسەر ئاستی نەیشنا ئیشکان نەتەوەیە ئیشکا بەڵام ئەم میدیانە لە گواستنەوەی وێنەکانە گواستنەوەیکی ئایدۆلۆژی پێشوەخت بڕیان لەسەر دراو بووە و بە مەبەستی حیزبایەتی جۆزاوەتوانن نەوەکو بە مەبەستی ئەوەی کە زانیاری و بابەتیانە بجۆزێتەوانێ بۆیە ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن چ میدیای حیزبی چ میدیای سێبەر و چ میدیای ئازاد ئەو میدیایە نەیتوانیوە میدیایە بێ لەسەر ئاستی جیهانە بتوانێت کۆمەڵی ڕوودا و زۆر بابەتیانە بجۆزێتەوە ئەمە قسم لەسەرەوە نییە هەنێ بەرنامەی باش کراوە لەسەر هەنێ بابەتی جیهانی یا بابەتی ناوچەی کراوە بەڵام ئەمە ئاماژە نییە بۆی کە ئێمە میدیایکی باشمانە بێ و تێکڕای بتوانین بڵین توانی بێتی ڕووپێکی باشی ئەو قەزایە جیهانیە گەورانە و حتا قەزای عێراقیانیشی بێ میدیاکان یەکەم وەک ئاماژە پێکرد ئەبێ پۆڵێنێکی میدیا حیزبی ئەوەی پێوتی میدیا ئاراستەکراوە میدیایکی سێبەر هەیە و میدیایکی ئازاد هەیە تاوان ئەمانە هەرێکی بۆ خۆی ڕوئیای بۆ ڕووپێوکردنی و بابەتانە جایە بەڵام بە شێوەیەکی گشتی میدیای ئێمە هێشتا لە جوخزی لۆکاڵ دەرنەچووە لە کێشە ناوخۆیەکانی خۆی دەرنەچوە کێشە ناوخۆیەکانی لەم ئەوەی کە ئەشێوێ دەرچێ بە ڕێیەکی پێشوەخت دەرەچێ بە ڕێیەکی ئاراستەکراوی حیزبی بۆیە زۆر جار هەستەکەی کە ئێمە لەوانەیە لە ڕووی ئەو ڕووداوانەی لە لۆکاڵە ڕوویاندابی ئەومانە باش ڕووپێ و کرابێ لە میدیاکە بۆ میدیایەکیکە بەڵام کەیتە سەر ئاستی ناوچەی و جانی بەدڵنیا هەژارێکی زۆر بەدیەکە لە میدیاکانی ئێمە میدیایەکی کوردی نبینین لەسەر ئەرزی وهاقە پشتیوانی لە داعش بکە بەڵام ڕووماڵکردنی بە جۆرێک ئاراستەکردنی بە جۆرێک ڕووماڵەکەی بە تایبەتی لە بیدایەتی هاتنی داعش لە 2014 لە حوزەیرانی 2014 ئێمە بینیمان وتەبێژی گروپی تیرۆریستی داعش مقابلە کراوە زانی یەکێ لە بەم دوایانە چەند راپۆرت بڵاو بۆ ئەڵێ ئەگەر کاتی خۆی CNN مقابلەی ئوسامە بن لادنی نەکردایە ڕنگ بوو 11 سپتەمبەر ڕوو نەدا باشە کەواتە ئێمە ئەگەر ناتینە مقابلەی وتەبێژی داعشمان نەکردایە ڕنگ بۆ حەدە ساڵە نەبوو یەکەم میدیا ئێمە زیاد لە پێویست داعشی گەورە کرد داعشی وەکو فۆبیایەک نیشاندا دووەم هەندێک لە میدیاکانی پارتی دیموکراتیکسان لە سەرەتاوە ڕایانگەیان کە ئێمە ئەوان دراوسێمان نێمە عیلاقیان بە کوردەوە نییە کە ئەوە بۆ چوونێکی خراپی دروست کرد لای خەڵک وە لە پاڵەوەشدا کۆی میدیاکانی ئێمە تەنها ینی کاریان نەکرد لەسەرەوەی کە گروپی تیرۆریستی داعش وەکو دڕندە نیشان بن وەکوەوەی کە هێزێکی ئیسلامی ڕادیکاڵی تیرۆریست هاتوتە منتەقەکە بەڵام ئێمە قسەمان لەسەر نەهج و باگراوندی ئەم حرەکە ئیسلامیە نەکرد لە ڕابردوودا ینی بۆ نمونە لە هەموو کوردستانە کەسێک نەهات مەترسی ئەم گروپە ڕادیکاڵانە شی بکاتەوە عقیدە و جیهاد عقیدە جیهادە ئیستیهادیان بیر و بۆ چوونیان کە ئەم گروپانە کە بێگومان مەمەسم ئەم گروپانە گروپی ئیسلامی ڕادیکاڵ و فەندەمێنتاڵی تیرۆریستە ئەم گروپانە پێویست بوو لە ڕووی فکری و شی بکرێنەوە لە هەموو کوردستان کەسێک کە ئەم کارێکی تەنها لای بەختیار بوو ئەوەش بە تایبەتی لە ناو حیزبەکەی خۆشیالانەی خەڵکە بێ تەیدی نەکرد بێ کە بۆ چوونی من پێشەوەی داعش بناسی دەبێ پێویستە ڕێگەڵیشە فکری و مەسهەبیەکانی بناسی لە چوە سەر هەڵدا پێویست بوو ئەمانە نەقد بکەی و ڕخنی لێ بژیرێ و دوایەوە ئەوشی کە پەیوەندی بە کاری سەحافە و میدیاوە هەبوو بەداخۆ میدیای ئێمە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لە هاتنی داعشە تووشی شۆک بوو نەیتوانی شۆن ڕوبەڕووی داعش بێتەوە
هەر بۆیە مووسڵ و شنگال و ئەوهم قوربانیەماندا وەگەر هێز یاوە پەیمانان و کۆماری ئیسلامی ئێران نەبووە ڕنگ و هەولێریش بژیرایە ئێمە حکوومەتتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە تووشی شۆ بوو لە بەرامبەر ئەم گروپە تیرۆریستیە بە هەمان شێوە میدیا ئێمەشکەوتە هەمان هەڵەوە یعنی بۆ نمونە هەندێک لە میدیاکان و بە میدیای ئێوەشەوە ینی جەدەل هەبوو لەسەرەوەی ئایا ئەوە شەهیدن ئەو پێشمەرگانی کە لەوێ شەهید دەبن ئایا وەکو بانگەوازخوازێکی ئیسلامی وتی ئەوانەی کە لە ژێر ئاڵای کوردستان لەوێ بن شەهیدن ئەمانە بە بۆچوونی من ئیسیادی جۆراجۆری دروست کرد و تا ڕادەیەک هەم بینەر و بیسەر و خوێنەری کوردیشی تووشی سەر لێ شێوان کرد و لەگەڵ ئەوەشە ئێمە ئەم دوایە لەوانش گرنگتر ئەوانەکرێ ئەو بانخوازە ڕخنەی لێبژیرێ بەڵام لەم دوایانە بۆمان دەرکەوت هەندێک لە بەرپرسانی هێزی پێشمەرگە تەنانەت تیجارەتیشیان کردو لەگەڵ گروپی تیرۆریستی داعش میدیا ئێستا ئەیزانێ ینی ئەوە بە تەسەوەری من تاوانە فەزیحەیە و ئەوانە پێویستە بۆ منە لە سێدارە بدرێت چۆنەکرێت لەگەڵ گروپێکی تیرۆریستی داعش ئیمداداتی بۆ بەری جابا بە پارەش بێ با ناوێنی تیجارەتیش بێ میدیا ئێمە ئەمەی باز نەکرد میدیا ئێمە داعشی زیاد لە پێویست وەکو فۆبیا نیشاندا بە خەڵکی ترسان خەڵکی تووشی فۆبیا کرد لە بەرامبەر ئەم بۆ نمونە هەر کاتێک داعش هێرشێکی بکردایە بەشێ لە خەڵکی هەولێر ماڵەکانیان چۆڵە کرد بەشێ لە خەڵکی سلێمانی ترسیان لێنیش بەشێ لە خەڵکی دەهۆ ڕایانە کرد مەسەلەکە چی بوو مەسەلەکەەوە بوو کە میدیای ئێمە باش تەختی ئەم وەزعی نەکرد ئەگەر میدیا ینی بۆ نمونە تۆ دیقەت بە هەندێک لە کامێرای کەناڵەکان چوونە ناو سەنگەرەکانەوە وە زانیاریە دروستیان ئەنی بۆ معلوماتت بەشێک لە فەرماندە سەربازیەکان بەهۆی کامێراکانەوە شەید کراون یعنی خودی دەستگا ئەمنیەکانی ئێمەڵێن ئەڵێ بەرپرسێکی داعش بۆ نمونە دانیشتووە لە بەرامبەر تەلەڤیزیۆنێکە بزانێ ئەو تەلەڤیزیۆنە چۆن تەختەیەکە بۆی بتوانێت چۆن خەڵکێک شەهید بکە باشە ئەوانە کەی ڕووماڵە مەسەلەکەەوە بوو ئێمە میدیای جەنگیمان نەبوو ئامادەکردنمان بۆ نەکرد بوو و هێزە میدیا ئێمە میدیایەک حیزبیە لەوانەیە ئیلتیزام نەکا بە وتەبێژی فلانە شوێنەوە و لەگەڵەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی ژوورێکی ئەمەلیات دروستکە وتەبێژێک دروستکە بۆی ڕۆژانە زانیاریەکاندا بە ئێوە ئەو بەرەوە تۆوەکو حیزبێک مامەڵاکەی بە پێی بەرژەوەندی ئیدۆلۆژی حیزبەکەت یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان هەروە لەبەرەوە بۆ نمونە دیقەت بە لە ڕووداوی هاتنی پاکەکە ئێمە زیاد لە پێی زۆر ڕووداومان گەورە کردو میدیای بە تایبەتی میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە زیاد لە پێویستیانی ئەو مۆزوع ئامانگری احتیمام پێداوە لە کاتێکا کە ئەوە عەتفی خەڵک زۆر ڕاکێشێ و لە هەمان کاتیشا دۆستەکانت بۆ ئێمە لە دۆستایەتیمانێ لەگەڵ تورکیانی گەرانەکە و پارتی دیموکراتی کوردستانە خاتە ژێر فشارەوە و لە هەمان کاتە سەبارەت بە کەیسی ڕۆژئاوا میدیای ئێمە نەیتوانی وەکو پێویست تەختی ئەو خەندەقانم کە کە پارتی دیموکراتی کوردستان بەبێ سڵمینەوە لە جەماوەر لیدا بەرامبەر حرەکەیەکی شۆڕژگێڕی ڕۆژئاوا حاصل بەسەوەری من میدیای ئێمە ئەو ڕووداوە و ڕووداوی ململانە سیاسیەکانی نێوان هێزە سیاسیەکان ئەو پێنج هێزە ئەساسیە پەخستنی پەرلەمان و ئەوانە دەرکردنی سەرۆکی پەرلەمان ئەو پێنج هێزە سیاسیە کێشە و مەشاکیلی نێوان هۆڵی پەرلەمان و ناو ئەنجومەنی وەزیران و ناوخۆیان گواستەوە بۆ سەر شاشەکانیان لە هیچ کوێی دنیا نییە کاکێ من پەرلەمانتار بە قەرموزەیەک لەسەر تەلەڤیزۆن بێ پەرلەمانتارەکانی بەشێک لەو بارودۆخی کە هاتۆتەکایەوە لە هەرێمی کوردستان پەرلەمانتارەکان لی بەرپرسیارن ئەو هەندێک لە پەرلەمانتارەکان زۆر نامەسول و بەرپرسیارانە تەشهیر سوکایەتی قسە جوێنێندانیان بەیەکرد لە هیچ کوێی دنیا نییە پەرلەمانتارە بە قەرموزەیەکی تەلەڤیزۆن لەسەر شاشە بێ خۆی بک بە سۆپەرمان بۆچی بەبێ ئەوی گوێ بداتەوەی کە ئەو دیدارانە ئیکا چەنە زەرری هەیە بەبێ ئەوی بێگوێ بزاتە بەرژەوەندی نیشتیمانی نەتەیی بەبێ ئەوی گوێ بداتە کارێکە ناوی ئەتیکێتی پەرلەمانی و دیبلۆماسیە تەنها بۆچی بەنیازە لە خولی داهاتوە خۆی کاندید بکاتەوە مانگی پێ 6 ملیۆن داوەرگرێ لەبەرەوە ئەوانە مشکلەکانەوانە بەڵام میدیای ئێمە هەمیشە خەڵک قسە بکە و زۆریش تری قسەکانیشی ڕەخ نەبێ یا تەشیر بێ لەبەرەوە میدیای ئێمە بە تەسەوەری من میدیایەکە ئیتیکی ڕۆژنامەوانی زۆر لەبەر چاو ناگرێ زۆرتر میدیای وروژێنەرە زۆرتر میدیایەکە بۆی کە چۆن زۆرترین بینەر بۆ خۆی پیا بکە و لە هەمان کاتیشا بەرپرسەکانی ئێمە پەرلەمانتارەکانی ئێمە وەزیرەکانی ئێمە حکوومەتەکەی ئێمە نەیتوانیوە زانیاری ڕاست و دروستدا بە میدیا ئێمە یاسای بەدەستێنانی زانیاریمانەیە کامە وەزارەت چووە معلوماتەکانی لەسەر سایتەکەی دابنێ و بەداخەوە ئێمە لەو دوایانێ شاهدی ئەوەی نیانی ڕێز وزەرایەک هەبێ ئەوەنە جەریء بێ نەترسێ لە جەماوەر بێ بڵێ ئەگەر پێویستی کرێ مە شەڕی پاکاکەین بۆ دەرپەڕاندنی لە داعش ئەم قسەیە بۆچی تەنها بۆ خاتری تورکیا ڕازی بکە کە
تۆزێنەوتی زیاتر لێ بکڕێ و مامەڵەیەک و سەفقەیەکی تیجاری زۆرتی لەگەڵ لە هیچ کوێی دنیا نییە سەرگۆزیرانێک ئاوا بێ بەرەمبەر میدیاکان بڵێ ئێمە ئامادەین شەڕی هێزێکی پارچەیەکی کوردستان بکەین لە کاتێکە بۆ نمونە من تاکیدم کە نەهاتووە لەگەڵ کۆماڵ یەکگرتو و یەکێتی نیشتیمانی و گستنەوەی گۆڕان با حەلی ئەم مشکلەیە بکەین ئەوە چییە ئەوە دووبارەکردنەوەی مەسجێکە کە تورکیا و بن ئەلی یەلدرم لە هاتنیان بە هۆلێر دووبارەیان کردەوە یعنی میدیای ئێمە فیلتەری نییە لەسەر ئەم شتانە کامە بەرژەوەندی نیشتیمانی کامە بەرژەوەندی نەتەوەیە کامە ئەمنی قەومیە ینی بۆ نمونە تەلەڤیزیۆنی کۆمەڵی ئیسلامی بەپێی ئیسیادات و ئیدۆلۆژی خۆی بەرنامەکانی ڕێگەخە و ئیتر ئەوانەی تری لەبەر چاو ناگرێکێتی نیشتیمانی بە هەماشەوە پارتی دموکراتی کوردستان لە هەمیان خراپتر ینی ئێمە بۆ ڕۆژنامەیەکمان هەیە لە هەولێر دەرەچێت ئەو ڕۆژنامەیە لە ئەلف بۆ یای گوێنەدا بە ئەم هێزە سیاسیانە بە شخصیەتەکانیان تەشیریان پێیەکە یعنی لە بەرامبەرەوە یاسەندیکا ڕۆژنامەسانی کوردستان بێ هەڵوێز بووە وەزارەتی ناوخۆ بێ هەڵوێز بووە داواکاری گشتی بێ هەڵوێز بووە کە ئەم ڕۆژنامەیە ئەمڕۆ یاسبەی ئەگەر کاردانە و تەسیری نێگەتیفیشی نەبێت لەسەر کۆمەلگا کاتێک یەکێک دێ لە کۆڕنیەکە دوای 20 ساڵی تر ئەڵێ ئەمە لە کوێ دەرچووە ئەمە هیچ هێزێکە ئەمە چ کەسێکە ئەمانە چ قەڵەمێکن میدیا بریتە لە ڕۆژنامە بریتە لە تەلەڤیزیۆنەوە لەبەرەوە میدیاکانی ئێمە ساڵی 2016 بەداخەوە هەموو ملانە سیاسیەکانی خۆیان قەیرانەکانیان چەند بوو بەهۆی میدیاوە زۆرتر بوو هەندێک خەڵک پێیان وایە ئەگەر ماوەی 6 مانگ میدیاکانی ئێمە هەمویان دابخرێن ڕەنگە قەیرانەکان کە ببنەوە بۆچی ماناوەیەکە پامێکی باشیان دەگەێن ئەگە باس لە ڕۆماڵی زانستیانە بکەین میدیای ئێمە پرۆفیشناڵانە کاری لەسەر ئەو شتانە نەکردەوە میدیاکانمان میدیا گەورەکانی کەناڵ ئاسمانی گەورەکان زۆرینیان کەناڵی حیزبین ئەوانش لە چوارچێوەی یاسای چۆنەڵی چوارچێوەی بیر و بۆچوونی حیزبەکەیانە یان ئەو ڕێنمایانەی کە حیزبەکەیان بۆیان دیارەکە ئەمە بەشێکێتی وە زیاتریش میدیاکان میدیای گەورە حیزبی دەسەڵاتە حیزبی دەسەڵاتیش بۆ خۆی بە مەبەستی خۆی ئێوە تەختی هەواڵەکان کام کاتێک تۆک و میدیایەکی ئازاد یان وەکو میدیایەکی کە سەر بە حیزبەکەی ئەونی دەچیتە ئەو سنوورەی کە ئەو محورەیەکە ئەو کاری تیا دەکات ئەو تیای باڵا دەستە ئەزانێت تۆ بە دڵی ئەو تەختیە ناکەی بۆ نمونە لەوانەیە لەو محورەیە هۆکاری شکاندنی پێشمەرگە بەرپرسێک بوو بێ کە تۆ بتوێت کارێک لەسەر ئەمەکەیت ژیانە دەکەوێتە ماترسی عنی 100% ژیان دەکەوێتە مەترسیەوە و حاڵەتی ترمان هەیە عنی ئەوان کاتێک میدیاکان ئەچنە بەرەکانی جەنگ لە جیاتی هاوکاریان کەن دێن پۆلیانەکەن جیاواسی لە نێوانیانەکەن ئەوەی سەر بە دەسەڵاتەکەی خۆی بێ بە سیارەوە ئیبانە پێشەوە و پێشمەگە ئەخانە خزمەتی و ئەوانی کەش لە دوای دواوە ئەمە جۆرێکە لە دەست بەسەری عنی کە تۆ نایڵم بچیتە پێشەوە لە شوێنێک ئەمێنیتەوە جاری وایە 4 ساعت 5 ساعت ڕۆژنامە نووسێک بخۆی و تیمەکەی لێ وەستاوە کاتێک هەموو شتێک تەواو بێت ئەو هەواڵێکە دەستێکەوێتتر مانای هەواڵیتیان نامێنێت ئەوان خۆیان هەموو تەختی هەواڵەکانی خۆیانەکەن ئابەم حاڵەتانە میدیای کوردی میدیایەکی باش نەیتوانێت بە باشی تەختی هەواڵەکانی ڕووداوە گەورەکانی کوردستان بکات لە ساڵی 2016 چونکە ڕووداوە گەورەکانی ئێمە کارەساتی سروشتیمان نەبووە ڕووداوە گەورەکانی ئێمە زیاتر جەنگی نێوان پێشمەرگە و داعش بووە ئەو شوێنانەی داعش داگیر دێکا و شوێنانەی پێشمەرگە ئازاد دێکاتەوە کاتێک میدیایەکی ئێمە کار لەسەر سەرکەوتنەکانی پێشمەرگەکە ئیتر ئەو میدیای هەر حیزبێک بێ کار لەسەر ئەرکێکی نیشتیمانیەکە کار لەسەر ئەرکێکی نەتەوەی ئەکا پێویستە دەسەڵات چ لە هەولێر بە چ لە سلێمانی بە کار ئاسانی بۆ کات دەستخۆشی لێکە ئەم نایەت سلبیاتی پێشمەرگە باسکات و خاڵێکی تریشمان هەیە بەداخەوە ئەمەیان زۆر خراپترە کاتێک دێن زانیاریەکان ئەخەنە بەدەستی میدیاکانی خۆیان لەو حاڵەتانەیە زۆر زانیاریەکان ئاشکرا کراون ینی چەندی جار نارەکان بڵێن دوژمنانی کوردستان سوودیان لە میدیاکانی ئەمان وەرگتووە زانیاریەکان یخسەوە ڕووکە سبێنێ پێشمەکە هێرشەکە یان فلان میحوەر ئەوەندە پێشمەرگەی لێیە یان فلان میحوەر چەکی نوقسانە پێداویستی و کەلوپەل و کەرەسەی سەربازیان نییە هەر یەکێ لەم ئەمانە کە زانیاری ئەمنین لە حاڵەتی جەنگە نابێ ئەم زانیاریانە نەبدێ بە میدیا و ئەگدرا بە میدیاش نابێ میدیا لە بە خاتی سەبقی سەحەفی ئەم زانیاریانە بڵاو کاتەوە بۆیە لەم حاڵەتەشانە میدیاکانی ئێمە ئەو میدیا گەورانی کە دەسەڵات خۆی کار ئاسانیان بۆکە زەربەی گەوریان لە بەرەکانی جەنگەوە ساڵی 2017 بەڕای من ساڵێکی گەرم و
ساڵێکی پڕ ئاڵوگۆڕە بێت و ساڵێکە بێت کە ئێمە لە بەردەم چەند گۆڕانکاریەکەین لێکێ لەو گۆڕانکاریانە ئەگەری ئەوەی هەیە داعش لە پێگە جوگرافیەکانی تەزیق کرێ بکرێتە دەرەوە و بەشێک لە هێزەکانی عێراق بخزێنە شۆڕ بنوانە بۆ ئەو ناوچانەی منتیقە جێناکۆکن بە ناوی حەشدی شابیوانە هێز دروستکەن و من پێم وایە ئەمانە کاریگەری زۆر گەورەیە بێت لەسەر هەرێمی کوردستان جگەل لەمانەش ئێستا ئێمە لە بەردەمی ڕێککەوتنیەکان لە نێوان پارتی و یەکێتی و ئەم ڕێککەوتنە ناوی ڕێککەوتنی استراتیژی دوی لێنرێ ئەگەر ئەم ڕێککەوتنە بۆ شێوەی کە ئێستا مامەڵی لەگەڵاکان بکرێت من پێم وابێ ئەمە بێتە مەترسێکی تریش بۆ سەر ڕۆژنامەنووسان چکە مەودای ئازادی ڕادەبرین بە تەواتی بەرتەس کاتەوە و ئەو ڕێککەوتنە بێتە جۆرێک لە باتوی بێتە ئارامی بە جۆرێکتر بێتە مایی پشێوی و ئەبێتە قەتماغە بەستنی ئەم برینانە بە ئاراستەیە کەیت ئەم برینە ئەمقێکی زۆری هەبێ و ساڕێژ نەکرێت یعنی برینەکە ئەبێت بەڵام توێژێک بەسەریە ساڕێژکردنێکی چۆمڕی مستەکینێک ئەکەسێ نەخۆشە بێ مستەکینێکی دێتێ و لە باتوی کە بیر لە معالەجەکردنی کێشەکان کرێتوانێ بە جۆرێک وایەتە پێشچاوکە ئەم ڕێککەوتنە بۆ ئەوە بێت بۆیە پێم وابێ ئەرکی ڕۆژنامەنووسەکان قورسترە بێت و لە ڕووی ئابوووریوانێ بەرە ڕووی ئەزماتی گەورەترە بن قوڵترە بنوانێ و لە ڕووی سیاسی و یاسایی شوانێ پێم وابێ پارتیەکێتی ئەگەر ئەم ڕێککەوتنە بۆ ئاراستەیە بەرن بیلواکەن و هەموو تەنفیزەکان دابخەن بە ڕووی ئازادی ڕۆژنامەنووس من هیچ گەشتبین نیم لە 2010 و هیوادارم من غەڵەت بم و لانی بەرپرس لانی پەیوەندیدار لانە دەستڕۆیشتوەکان بیلۆکەنەوە کە معالەجەی کێشەکانی کۆمەلگای وەکەن چکە کۆمەلگای ئێمە ئێستا لە لێواری برسێتی و لە لێواری نەعەدالەتێکی قوڵایەوە جۆری ڕێککەوتنی حیزبی ڕەنگە نەتوانێت معالەجەی کێشەکان بکەوە ئەبێ ڕێککەوتنێک لە بینی دەسەڵات و خەڵکە دروست بێت و ئەو ڕێککەوتنەش لەسەر شەفافکردنی داهات و سامانی ئەم وڵاتە و لەسەر ئەوە بێکە دەست پێ بکرێت و پەرلەمان ئاکتیو بکرێتوانێ و ڕۆلی چاودێریکردنی میدیا و پەرلەمان و دەستگاکانی تری چاودێری ئاکتیو بکرێت. سام ساڵی وەچەرخانە وەچەرخانی سیاسی ئەوە چەرخانی ئابوووریە وەچەرخانێکە لە ناوچەکە من هیوادارم میدیا و میدیاکانان بتوانن باش ڕوبەڕووی ئەم ڕووداوانە ببنانە بتوان باش و بابەتیانە ڕۆپێویکەن و هەوڵ بدەن ڕایەکی گەشتی لەسەر ئەو بابەتانی کە لە بەژەوردی خەڵک کوردستانە دروستی بکەن بەس من بۆ خۆم پێشبینیشی وا ناکەم ئێمە بە بەردەوامی ڕووداوە میدیاکانمان نەیتوانین ڕۆپێویی بابەتیانە بکە کە لە ئاستی پێویستا بێ اینجا لە حاڵەتێکی ئاساییە نەیتوانی ئەم ڕۆپێوە بکە ئاخو لە حاڵەتێکا کە ساڵی 2007 ساڵێکە بێ کە بە تەسەوری من ساڵێکە بێ لە ڕووی ڕووداوی سیاسی و ئابووری و لە ناوچەکە تا ڕادێ ساڵێکی شازە بێت جیاترە بێت لە ساڵەکانی تر بۆیە من هەز ناکەم میدیای کوردی لە ئاستی ئەو ڕۆپێوکردنە بابەتیان نابێ بۆیە ناچارە بێبینەری کورد بە تایبەتیوانی زمانی ترەزانن پەنابەنەوە بەر کەناڵە جیهانیەکان جا ئەو کەناڵانە چ میدیای بینراوە یا بیسراوە ئەوانە بێت یانی چ مەبەستمەوەیە کەناڵی ئاسمانی بێ یان میدیایەکی ئەلکترۆنی بێ لە هەموو حاڵەتەکە من هەز ناکەم میدیای کوردی بتوانێت ساڵی 2007 چ قەزەکانی خۆمان لە ئاستی پێویستە تەختی بکات چ قەزەکانی ناوچەکە و جیان ئەوەیە بینرێت بەشیش زۆری ئەم ڕووداوانە و ڕۆپێوکردنی میدیا ڕەبتی هەیە بە بارودۆخە سیاسێکەوە ئەگە بارودۆخی سیاسی کوردستان تەندروست و هێزەکان بتوان پێکەوە هەڵکەن و ئیشکەن بە یەکەوانێ بڵێ لەوانەیە میدیا بتوانێت باشتر ئیشکە بەڵام ئەگەر هێزەکان ئەو ناکۆچ و ململانێنیان لە یەک زیاتر دووریان خاتوانە و جیان بکاتوانێت بەدڵنیا میدیاش ناتوانێت باش ئیش بکە لە هەموو حاڵەتەکە ساڵی 2007 ساڵێکە بێ پڕ لە گۆڕانکاری و من هیوادارم میدیاکان بتوانن بەلانی کەمانێ تا ڕادێکی باش ڕۆپێوی هەموو بابەتانە بکەن کە ڕۆبەر خەڵکی کوردستانە بێتەوە خەڵکی لێ ئاگادار بکەنەوە زانیاری تاو لەسەر بابەتەکان بن بە تایبەتی بۆ یاڵم ساڵێکی تایبەتە بێت ساڵێک تایبەتە بێت لە ڕوویەکەوانێکە شەڕی داعش بەرەو کۆتایی ڕوا بەم شێوەی بەستایلی تر لەوانەیە هێزی تونڕە و درێژە بە شەڕ و توندوتیژی خۆی کێشە بەڵام بەم شێوەیە کە جغرافیای سیاسی بەدەستەوە بێ داعش بەرەو کۆتاییەت ساڵێکە بێ لەگەڵ کۆتای هاتنی داعشان منطقەکە ئەکەوێتەوە بەردەم جارشکە دابشکردنەوەی هێز و پندەکانی هێز و هەروەها لە ڕووی نەخشە شەوانێ پێچە گۆڕانکاری تیاابێ ئەمە کە تەحوڵێکی زۆر گەورەی لە منطقەکە ئێمە ئەزانین ئەم ساڵێکی چەند دو ساڵی ڕابردوو دو ساڵی زۆر ئاستەنگ بوو لە ڕووی ئابووریوانێ بە تایبەتی ئەم وڵاتانی ئێمە پشتێکی زۆر گەورەی بە نەوت بەستووە و نەوت نرخی دابازی ئێستا ساڵا وردە خەریکە نەوت دێتەوە
ئاستێکی سروشتی خۆی و هەروە خەریکە ئێمە وردە پێێنینە ئەوەی کە ئێمە داهاتی غازی سروشتیشمان هەبێ لەبەر لە ڕووی ئابووری شەوانەیە تەحولێکەیە ئەوەی ئێمێنێتوانێت ئایا سیستەمی سیاسی و ئابووری کوردستان تا چەند ڕێکەخرێت و تا چەند شان بەشانی ئەماڕەوە ئەگەر ڕێکخراوە بە دڵنیا میدیا باشتریشەکە ئێمە بینینە پێش چاوی خۆمان 2 ساڵ لەمەوە بەر پێش پەخستنی پەرلەمان و حکومەت میدیا باشتری توانێت ڕووپێ بکە ئازادتر بوو دەستی کراوەتر بوو بەڵام ئێستا بەرتەسێک بۆ توانێت بە حکومی و بارودۆخە سیاسیە بۆیە من هیوادارم ساڵی 2007 کە ئاوا ئاماژە بۆکەین کە پڕ لە ڕووداوی تازە پڕ لە گۆڕانکاری تازە میدیاش بتوانێت ڕوبەڕووی ئەوە ئیش بکەوە دەسەڵاتی سیاسی دەستبەداری عاقلەتی بێکە هەموو میدیاکان یا لەگەڵ یا دوژمنی چونکە تا ئێستا لەناو کای سیاسی ئێمە عاقلەتە باوە تۆ یا لەگەڵمی یا دوژمنمی ئەگەر لەگەڵمنەوەی بەدڵنیا و دوژمنمی لە کاتێکا کە میدیا ئەرشێکی بابەتیانی هەیە کە هەواڵ و زانیاری بگەێنێت و ڕاجیاجەکان بگەێنەوە ئەسڵن هەندێجار بێتە پرت لە بینی ئەم ڕاجیانە بەڵام جێگەی خەڵکی ئێمە بۆ بەتایبەتی کای سیاسی ئێمە بە چاوێکی دوژمنکارە ناڕوانێتە ئەو میدیانەی کە لەگەڵیانە لە کاتێکە کە میدیا نابنە کۆڵەکەی دیموکراسێت بە بەردەوامی ئێمە ومانوتۆ میدیایکی باشم بەرێ ئەتوانین کۆمەلگایکی باش دروستکە ئەتوانین سیستەمێکی سیاسی باش دروستکەی پێچەوانەکەی ڕێک عکسەکەی خراپە تۆ سوڵتەیەکی دیکتاتۆری ناتوانێت میدیایکی باش دروستکە ناتوانێت نەفەس با بە میدیایکی باش بۆیە من هیوادارم ساڵی 2007 میدیاکار و ئێمە ومانان و ئێوە و هەموو میدیاکارانێتە بتوان لە ئاسی ئەو ڕووداوە گەورانە بن کە من قەناعەتم وایە منطقەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەیە ئەوەی ئەیبینێ گۆڕانکاریی چلۆنایەتی لە عقلەتی سیاسی باواکە دەسەڵاتی بەدەسەوێت چ دەسەڵاتی ئابووری چ دەسەڵاتی ئەمنی چ دەسەڵاتی یاسایی بەدی ناکرێت لە هەرێمە لەبەرەوە بارودۆخی کوردستان پێ ناچێت لەوە باشتر بێ بەڵام هەنێ خاڵ هەیە کە توانی تۆ لەسەری بوەسی ئەگەر بارودۆخی سیاسی باش بێ سیستەمەکە ڕێک بخرێتەوانێت تەندروست بکرێت بەدڵنیان بارودۆخی ڕۆژنامەنووسیش تۆزێ باشترە بێ بەڵام گۆڕانکاری نەوعی بەسەر نایەوە ئەگەر بارودۆخەکە بەرەو خراپی بڕۆ بەدڵنیاوە بارودۆخی ڕۆژنامەنووسانیش خراپترە بێت و من قەناعەتم وایە ئەو سلسلە تیرۆرەی بە درێژایی چەند ساڵە لە دژی ڕۆژنامەنووسانێک ئەگەر بارودۆخی سیاسی خراپتر بێت زیاترە کێشێ و زیاتر ڕۆژنامەنووسی ترتیاچن بەڵام من هیوادارم وانە بێ هەمیشە ئێمە بێ ئومێدمان بە کۆمەلگای خۆمانەوێ بە تایبەتی بە دەسەڵاتی سیاسی نەما کۆمەلگای خۆمان کە زۆر جار لە هەنێ لەحظاتی تاریخیان معجزەی دروست کردووە من هیوادارم کۆمەلگای ئێمە بتوانێت بارودۆخ بە ئاستێ بەرێکە بارودۆخی ئامی خەڵک چاک بێت و هەروەها بارودۆخی ڕۆژنامەنووسانیش من 16 ساڵە لە سەرنیکە ڕۆژنامەنووسانی کوردستان تەجربەیەکی خراپمان لەگەڵ وەزارەتە ناوخۆیەکان هەیە و لەگەڵ حکوومەت هەیە و لەگەڵ بەشێک لەو داون دەستگایانە هەیە گوێ ناگرن و دێمە لەسەرمانەکە نەسیحەتیان بکەین بەڵام ئەوان گوێیان نەگرتووە یعنی دیقەت بە لە هیچ کوێی دنیا نییە کاتێک مراسلین بلا حدود کاتی IFJ کاتی هیومن رایتس وۆچ راپۆرتی بڵاوە کاتەوە لە هەرێمی کوردستان ئازاری خەڵک دراوە خەڵک زیندانی کراوە لی دراوە سوکایەتی پێکراوە بۆی سیاسیەوە بێ بۆی ئەلامیەوە بێ کەچی کەسێک هەیە نازانم بەرپرسی چییە هەر راپۆرتەکە هێشتا تاوا بڵاو نەکراوەتەوە ئەوە لە درۆکە هەموو جار یعنی لە هیچ کوێی دنیا نییە هیچ کەس بۆ نە بەڵگەنامەکانی ویکلیکس ڕەت نەکردەوە لە هیچ کوێی دنیا بەس حکوومەتی هەرێم ڕەتی کردەوە کە هەمووشی دروست و ڕاست بوون بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شتە لە درۆیە لەبەرەوەی گوێ لە کەس ناگرێت جا لەو بارەیە قسەیەکی هیلاری کلینتۆن هەیە کاتی خۆی وەزیری خارجی ئەمریکا بوو لە دیدارێکا لێ پرسن بۆچی پشتان کرد لە برا عەرەبەکانتان لە لیبیا و میسر و یەمەن و ئەوانە ئەڵێ ئێمە زۆر نەسیحەتمان کردن بەگوێ ئێمەیان نەکرد حکوومەتی هەرێمی کوردستانی هیوادارم بەگوێ ئێمە نەکە عاقیبەتەکەی باش نابێ و ناتوانێت تا سەر ڕۆژنامەنووس بکوژێ و کەیسەکانی بشارێتەوە و ناتوانێت ئەو هەموو ژنێکە لە وڵاتەیە ئەکوژێ و کەیسەکانیان بشارێتەوە و ناتوانێت کەسانێک سزانەدا کە تیجارە لەگەڵ داعشەکەن لە کاتی شەڕا و فەرماندەی ئەسکەری سەربازین و هەموو گەندەڵی لە وڵاتە هەیە و مەسەلەی سەرۆکە عادی هەرێمەوە مەسەلەی پەرلەمانە هەموو ئەوانە نەیتوانیەوە حەلکە بۆ ینی خراپترین حاڵەتیش بە تەسەوەری من ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشەی دیموکراسی و ئازادیەکی بێ قەید و شەر دەکات بەڵام لەو کاتەیە کە ڕۆژنامەنووسێ لەسەر پێیجەکەی خۆی 4 دێ ڕەنووسێ حیزبێک سکرتێری حیزبێک دەستگایەکی ئەمنی پێی قبوڵ ناکرێت پەنا باتە بەر تیرۆرکردنی ئەگەر خودی خۆشی پەنای ناباتە بەر کەواتە بەرپرسە لە ژیان و کەرامەت و ئەمنیەتی خەڵک بۆچی کاتێک گروپێکی تۆریستی داژەیە تەقینەیە بکە لە هەولێر لە هەر شوێنیش کوردستان ئەوان ناتوانن دەستگیری بکەن واتان بیدۆزنەوە بۆچی ناتوان کەسێک کە بە نوێژی نیۆڕۆ ڕۆژنامەنووسێک لە بەردەمی زانکۆی سەلاحەدینە فڕێنێ لە گەرمیان شەیدیەکە لە دەوەک لە ماڵەکەی خۆی بەنە دەرەوەی کوژن بۆچی نایدۆزنەوە ئەوان علامەتی استیفامیان نەخاتە من گەشتبین نیم هیوادارم بۆ چوونەکانی من غەڵەت ئەگەر لەسەر ڕابردوو قیاسکەین ئەوە پێشبینی ئەەکەین خراپتر بێ چونکە لە ساڵانی پێشوو
ساڵ بە ساڵ بەرەو بارودۆخی ڕۆژنامەنووسان بەرەو خراپی هاتووە بەگرتن و لێدان و کوشتنەوە. ئەگەر لەسەر سەرەتای ساڵی 2017 بکەین بیخەمڵێنین خەمڵاتن لەسەر ئەوەکەین ئەوە سەرەتای ساڵی 2017 بە پێشێلکاری و لێدان و کوشتنی ڕۆژنامەنووسان دەست پێ کردووە. ئەوانەی دەنگی ئازادی خوازن کێمە باسەکەی مەرج نییە کەسێکی چالاگوان ڕۆژنامەنووس بێ کوشتێ لە بڵێ ڕۆژنامەنووسە، بەڵام مادام کەسێکی ئازادی خوازە کار لەسەر ئازادی بیرۆڕاکات لەناو چوارچێوەی ئێمە ڕۆژنامەنووسانە جێبێتەوە. بۆیە کە قیاس لەسەر سەرەتای ساڵی 2017 دەکەین بارودۆخی ڕۆژنامەنووسان خراپ بوو و قیاس لەسەر دەسەڵاتەکەین یعنی مامەڵە لەگەڵ دەسەڵاتێکە ئەەکەین ئەی ناسین ئەم دەسەڵاتی عقلێتی چۆنە ینی چەند دەسەڵاتێکە لە ڕووی عقلەتێکی فاشیزمی و مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسەکە ڕۆژنامەنووس بۆ دوژمن ئەزانەیە و هەر عقلەتی نەگۆڕاوە ساڵ بە ساڵ چۆنەڵی کەڵەکەی یەکات ینی دێت زانیاریەکانی خۆی لەسەر ڕۆژنامەنووسان کۆکاتەوە زاری وایە هەوڵەدا بزانێت فڵان ڕۆژنامەنووس کە چالاکە پامنێری چی دەستگایەکە ئیتر جۆرێک لە جۆرەکان ئەیخەنە لیستی ڕۆژەوە بۆی دانیشن لە حاڵەتێکە بەردەستیانکە لێ بدەن تەنانەت تا حاڵەتی کوشتن کە ئێمە نمونەمانە ئەم هەموو ڕۆژنامەنووسانەی کوژراون. بۆیە قیاس لەسەر ڕابردووەکە و لەسەر سەرەتای 2017 لەسەر عقلێتی ئەوانەی کە دەسەڵاتی سیاسی لە کوردستان بڕێوە بن و لەسەر دەستگا ئەمنیەکانیش چونکە دەستگا ئەمنیەکان جاری وا هەیە تەوجیهی سەرەوەش نییە بۆیانە بخۆیان خۆ پیشەندانێکی زۆر سادەیە یا کە حادیسەیەکی زۆر سادە هاتۆتە پێشەوە من نمونە هەیەجاری پێکدادانی سیارە بۆ دوو ئۆتۆمبیل پێکیانە کێشاوە ڕۆژنامەنووسێک کوچێ ویانە بگرێ سێکی لیاندا ئەکە بۆ لێ دەیخۆمە هیچ مەترسێکیان نییە. بۆی قیاس لەسەر ئەم هەموو شتانەکەی و لەسەر دادگاکانیش کە ئێمە لەن ڕۆژنامەنووسان کە کاتێک دەدرێن بە دادگا بە یاسای کە لێ ڕۆژنامەنووسی مامەڵیان لەگەڵ ناکرێ کۆتوبەندیانەکان هەموو ئەم خاڵانە کۆبکەرەوە پێشبینی ئەەکەین ژیانی ڕۆژنامەنووسان و ئەنجامدانی کارەکانیان و ئازادیەکانیان بەردەوام بەرتەسک بێتەوە ژیانیان بەرەو خراپی بچێ بارودۆخان هیچ لە 2016 باشتر نەبێت.